کچی من یاریزانی سەر لێیە تۆپەکە تۆپەکەمان لەم گەس خۆشترێەوە لە بەوەشمانەی خوێنین زۆر باش کچی کێ کچی منە کێ تریش کەواتە من سێ کچی جوانم هەیە. مینا پەرژین کچێکی تەمەن 11 ساڵە و لەگەڵ ئەوەی حاڵەتی داون سیندرۆمە بەهۆی هاوکاری بنەماڵەکەیەوە یاریزانێکی باشی تۆپی باسکە و مەلەوانیە. دایکی ئەم کیژۆڵەیە دەڵێت پەروەردەکردنی منداڵی خاوەن ئەم بارودۆخە لە پێش بەخێوکردنەوە دێت. میناش دەڵێت ئەو ئارەزووی لە وێرەکێشان و کاری دەستیە. ئەم حاڵەتی ئەم مناڵانەی کە بەگشتی داون سندرۆم بێ یا ئۆتیزم بێ بە تایبەتی داون سندرۆم کە من ئێستا کچەکەم داون سندرۆمە ئەمە هەتا ڕاهێنانیان پێ بکرێ پەروەردەیەکی تەندروست بن لەگەڵیا پێویستیان بە پەروەردەکردنە پێویستیان بە ڕاهێنانە هیچ یعنی وای لێیەت کە هەوڵ ئەویش حەزەکە وەکو مناڵێکی ئاسایی تواناکانی خۆی بە دەرخات. میناگیانیش توانای هەیە الحەمدوللا هەوڵی یا و زیاتریش هەوڵی لەگەڵا ئەین 3 4 5 8 7 8 9 10. مینا ڕۆژانە دەچێتە سەنتەری ڕاهێنان و سەبارەت بەکار و چالێکەکانی ناو سەنتەری ڕاهێنانەکە دایکی مینان دەڵێت. مینایەکێکە لە منداڵە زیتەڵەکان و بەشداری گشت بۆ نەو چالێکەکانی سەنتەری ڕاهێنانەکان دەکات. لە ژیما یاری باسکاکە و ڕۆژ بە ڕۆژ پێوەی دیارەکە گۆڕانکاری ئێمە مەبەستی تایبەتمان لەمەیکە لە یانەی باسکەکە وەرزش ئەکا دوو مەبەستم هەبوو یەکەمیان ئەوەیە تێکەڵاو بوون لەگەڵ مناڵی ئاسایی چکە هەمووی هاوارەکە ئەم مناڵانە تێکەڵاو بە مناڵانی ئاسایی مەرج نییە هەر لە مەکتەب مناڵ تێکەڵاوی بە مناڵی ئاسایی بە ئەم مناڵانە ڕێگەی تر هەیە خێزان ئەتوانێت ئەم مناڵانە لە زۆر شوێن تێکەڵاوکە یەکێ بۆ نمونە لە یاریە بۆ نمونە لە مەسبەحە لە ئەم یاریگا ئەم باخچانە مناڵی ئاساییتیایە. مینا ئێستا وای لێ هاتوو کە ئەڕوا کچەکانی ئەو کچانەی کە لەوێ یاری ئەکەن یەن دەستی ئەگرن ئەو درێسەی بۆی دانراوە ئەو جلێکە بۆی دانراوە ئەو ڕۆژەکە یاری ئەکەن چ ڕەنگەکە ئەڕوا لەگەڵ ئەو گروپەی کە دانراوە یعنی ئەمە واتە ئەم مناڵە وا ڕاهاتووە لەگەڵ ئەمانە پەروەردە بوو پەروەردەیەکەوە بوو تێکەڵاو بە مناڵی ئاسایی ئەوان چۆن کردارەکەن ئەمیش هەمان دەستوری ئەوە. چنار خاتون یاریدەدەری ڕاهێنەری باسکە دەربارەی مینا دەڵێت ڕاستە مینا خاوەن پێداویستی تایبەتە بەڵام کچێکی لێ هاتووە. ڕاستە خاوەن پێداویستی تایبەتە ئەو لەوانەیە نەتوانێت وەکو مناڵێکی وەکو کەسێکی چۆن بڵێ کامل ئەو بجوڵێ جوڵە بکات یاری بکات و لە ناو ساحەیە بڕوات گۆڵکە بەڵام هەوڵی زۆر ئەیات خۆی و ئێمەش هەوڵمانداوە لەگەڵین. داون سیندرۆم حاڵەتێکی تەندروستیە بەهۆی ناڕێکی کرۆمۆسۆمی خانەکانی لەشەوە ڕوودەدات. لە جیهاندا لە نێوان 800 منداڵدا تەنها یەک دانیان تووشی ئەم بارودۆخە دەبێت. بەپێی توێژینەوەی پزیشکەکان هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ جیناتەکان. تەمەنی گەورەی دایک و باوک جەنگ و هاوسەرگیری خزم منداڵانی داون هزر و لێهاتوێکی باشیان هەیە لە بوارە جاجاکاندا تەنها جیاوازیان ئەوەیە کە زمانی دەربڕینی حەز و خولیاکانیان کەمە پێویستیان بەڕین نیشاندەرێکە بۆ پیشاندانی بەهرە و تواناکانیان.